چیرۆکەکانی مەسنەوی نووسین و ئامادەکردنی محەممەد قاسمزادە وەرگێڕانی بەرزان محەممەد. ئەم بەرهەمە لەلایەن ناوەندی چاپەمەنی ڕۆژهەڵاتەوە چاپ کراوە. خوێندنەوە و بەدەنگیکردن دەستگای میدیایی هاوڵاتی. دەفتەری یەکەم. پەپوو سولەیمانە و سولەیمان. سولەیمان هەم پەیامبەر بوو هەم پادشا. کاتێک کۆشکەکەی ئەویان دروست کرد باڵندەیەلێکی زۆر لەوێ کۆ ببوونەوە. لەبەرەوەی سولەیمان زمانی باڵندەکانی دەزانی، باڵندەکان بە هاوڕاز و مەحرەمی خۆیانیان دەزانی. باڵندەکان کاتێ ناسیانەوە دەستیان لە جیکەجیک هەڵگرت و بە زمانێکی پارا و چەشنی بنیادەمێکی ژیر قسان لەگەڵ کرد. باڵندەکان خۆشحاڵ بوون چونکە هاوزمانی وەک ناسیاری و ئاشنایەتیە و کەسێک کە هاوزمانی نەبێت بە وێنەی بەندیەکی تەنیا و گۆشەگیر وایە. هەر یەک لە باڵندەکان باسی هونەرەکانی خۆیانیان بۆ سولەیمان دەکرد. هەڵبەتە ئەوان بۆەوە باسی هونەری خۆیانیان نەدەکرد تا خۆیان بە شکۆمەند بخەنە پێش چاو. خۆ بە زلزانینیان تێدا نەبوو، بەڵکو باسی هونەری خۆیان دەکرد باز بۆ ئەوەی سولەیمان لە بارەگای خۆی وەریان بگرێت و بتوانن لە بارەگای شاهانەی ئەودا مەقامێک بەدەست بهێنن. ڕێک وەک کۆیلەیەک کە کڕیارێکی شایستە بەرەو ڕووی دەچێت. کۆیلە لای خاوەنەکەی هەر کۆیلەیە وەلێ حەز دەکات کڕیارێکی نەجیب بێت و بیکڕێت. ئەگەر کڕیارەکەی کەسێکی شیاو نەبێ خۆی بە شەل و کوێر دەخاتە بەرچاو تاوەکو کڕیارەکە بێمایە و ناومێت بکات. وەختێ باڵندەکان باسی هونەرەکانی خۆیانیان کرد و نۆرەی پەپوو سولەیمانە هات، ئەو بە پەڕی خۆ بە زلزانیەوە وتی: ئەی پادشا، من بە تەنیا باسی یەک هونەرم دەکەم کە بچووکترین هونەریشمە، چونکە کورتبڕی لە فرەوێژی باشترە. سولەیمان وتی: بڵێ بزانم ئەم بچووکترین هونەرەی تۆ چییە؟ پەپوو سولەیمانە وتی: هونەری منەوەیە کاتێ لە پەڕپۆڕسکەی ئاسماندا دەفڕم هێندە تیژ بینم دەتوانم ببینم دەست شوێنێکی قوڵایی زەویدا ئاو هەیە. دەتوانم دەستنیشانی بکەم کە قوڵاییاوە کە چەندە، ڕەنگی چۆنە و لە خاکەوە هەڵدەقڵێت یان لە تاوێرە بەردەوە. ئەی سولەیمان، منی زیت و هۆشیار لە بارەگاکەت ڕاگرە چونکە دەتوانم لە لەشکرکێشیەکانت زۆر کاریگەر بم. سولەیمان دڵی خۆش بوو وتی: ئافرین بۆ تۆ ئەی هاوڕێی چاکەکار لە سارا قاقڕ و کاکی بە کاکیەکانتدا. قەڵە ڕەش کە بەهۆی قسەکانی پەپوو سولەیمانەوە تووشی ئێرەیی ببوو بە سولەیمانی وت: پەپوو سولەیمانە درۆزن و جنێ و گۆیە، بێدەبیە ئەگەر ئێمە لە بەرامبەر پادشا لاف بە هونەرەکانی خۆمانەوە لێ بدەین، بە تایبەت لاف لێدانێکی درۆ بێ بنەما بێت. ئەگەر ئەو چاوێکی وەها تیژبینی هەیە، ئەی بۆچی لە ژێر مشتێ خاک و خۆڵدا داوی نەبینی و بووە دیلی ڕاوچی و نامراد و شکست خوارد و کەوتە نێو قەفەسەوە. سولەیمان کاتێک قسەی خاڵاوی ژنەف ڕووی کردە پەپوو سولەیمانە وتی: ئەی پەپوو سولەیمانە، ئایا ڕەوایە هەر لەم سەرەتایەوە وەها درۆیەک بکەی؟ لە حاڵێکدا هونەرت نییە خۆت بە هونەرمەند دەنوێنی؟ دۆت خواردووە کەچی خۆت بە مەز نیشان دەدەی؟ پەپوو سولەیمانە کە بەهۆی تانەی قەڵەڕەشەوە دەهری ببوو وتی: ئەی پادشا، قسەی دوژمن سەبارەت بەم بەندە ڕوت و ڕەجاڵە مەگرە گوێ. ئەگەر بانگەشەکەمم نەسەلمان لە بەرامبەرتدا ملکەز دەکەم تا سرم ببڕی. خاڵاو کە باوەڕی بە قەدەر و چارەنووز نییە، ئەگەر هەزاران ئاوەزیشی هەبن هێشتا هەر کافرە. من بە ئاسمانەوە داو دەبینم، بەڵام قەدەر چاوم دەبەستێ. کاتێک قەدەر پێش دێت ئاوەز و ژیری لە ناو دەچن، مانگ ڕەش هەڵدەگەڕێت و خۆر دەگیرێ. هەموو ئەمانە کاری قەدەرن، تەنانەت کاری ئەو کەسەش کە وەکو قەڵەڕەش مونکیری قەدەرە. لێکدانەوەی چیرۆکەکە. ئەم چیرۆکە تیشک دەخاتە سەرە و بابەتەی کە فێڵ و تەڵەکە و ڕێگە چارە لە هەمبەر قەدەردا بێسوودن و هیچشی ناکەن. تیژ بینترینی باڵندەکان کاو لە قوڵایی زەویدا دەبینێ. کاتێ حکمی قەدەر ویستی وایە گرفتار ببێت داو لەسەر عەرد نابینێ و دیل و گرفتاری دەبێت. لە لایەکی تریشەوە تانەیەوانەی بەس گرنگی بە کاروباری ژیری دەدەن و لەسەرە و بنەمایە هەڵێنجان دەکەن لە کاریگەری قەدەر کەم ناکات.